خۆشەویستان لە ئەم تەورەی بانگ باش کوردستان و تەورەکەم یەکەمماندا گفتوگۆکەی سەبارەت بە بۆ یاریە زیهنیانی پێویستە با منداڵان ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە مێشێکی تەندروستیان هەبێت دوجار منداڵانەوەی داهاتوون یاریەکان بە کشتی خۆیان لە چیدا دەبینەوە ئەو منداڵانی گەر نەخۆشێکی دیاریکراوێن هەبێت پێویستە یاریەکانیان چۆن بێت لە چ تەمەنێکەوە منداڵان دەتوانن وەرگری ئەم جۆرە یاریانە بن دەتوانیاندا هەیە مێشکیان کاردانەوە ڕێاکشنی تایبەتی دەبێت بە یاریە جۆرا و جۆرەکان ئەو منداڵانەی کە داونیان هەیە چۆن دەتوانن یاخود چۆن دەکرێت دایکان و باوکان و گەورەکان فێریان بکەن یاخود ڕاهێنانی تایبەت بەم یاریە زیهنیانیان لەگەڵدا ئەنجام بدەن دیارم گفتوگۆکانم چڕ دەکەمەوە لەگەڵ میوانەکەم کە کارزان جەمالە بەڕێزیان پسپۆڕی دەرونی و ڕاستەخۆ لە ستودیۆ بانگ باش کوردستان میوانی بکەورەمانن مامۆستا بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا کە باسی یاریە زیهنیەکانی تایبەت بە منداڵانەکەین خۆی لە چیدا دەبینێتەوە مەبەست لە چییە؟ لە ڕاستیە پاش بەڵێن بە سەردەمبوونی ئاو گۆڕ و ئەبدەیتی پەروەردە بۆ پەروەردی بۆ مناڵ بەکارێت کۆمەڵە گۆڕانکاری ڕوویە یەکێک لەو گۆڕانکارانە دانانی کۆمەڵی یاری تایبەت بوو بە خۆناغە جیاوازەکانی مناڵ کە پەیوەندی بە بیر و هۆش و ڕەفتاری مناڵەوە هەیە گۆڕانکاری لەو شتانەیە دروست دەکات ئەو یاریانە بەپی تەمەنی مناڵەکە بەپێ ڕەگەزی مناڵەکە و پێی جۆری مەسەڵەن ئایکیوی مناڵەکە تێستی زەکای مناڵەکە گۆڕێت کەواتە مەرج نییە یاریە بۆ مناڵێکی 4 ساڵ بەکارێت هەمان یاری بۆ هەمان مناڵ بەکاربێنی کە 4 ساڵە بەڵکو بە پێش ئەوە ئایکیوی بۆ بکەیت کە مستەوای زەکای مناڵە چەنە و لەو مستەوایە یاری تایبەت بەخۆی هەیە مستەوای نەزمتر یاری هەیە مستەوای بەرزتر یاری هەیە واتە گرینگە دیاریکردنەوەی یاریانە کەسی سپۆڕ بیکات هەنێ یاری هەیە بەعام ئەمانە وەکو لێگۆ یا دۆمینە با بڵێن دۆمینەی کە خۆمان پێڵێن دۆمینە ئەو جۆرێکە لە یاری زەهنی ئەوانە عام بەکارێ بۆ هەموو مناڵێ مەڵام مناڵی کە حاڵی تایبەتیانێ زۆر زیرەکەن ئەوانە بیاری تایبەتیان بۆ بکەیت یاوانەی ئاسی جرێکیان کەمە ئەوانە بیاری تایبەتیان بۆ تەرتیبکەی کەوانە پسپۆر دیاریەکات نەوەکو دایک و باوک خۆیان باشە باست لەوە کرد کە شەردی ئەو منداڵانەی کە بۆ نمونە لە تەمەنی 4 ساڵیدان ئەو یاریانیا بۆ دابردێت کە هی تەمەنی 4 ساڵیە پێویستە تستی زیرەکیان بۆ بکرێت پشکێنی زیرەکی مەبەست لەمە چییە ینی منداڵێک گرتەمەنی 4 ساڵ بێت یاریکی خواردتەمەنی خۆی بۆ دابردێت یا خۆسەر و خۆی چۆن بابەتەکە شی دەکرێتەوە خۆی لە سیستەمی تازی پەروەردەی مناڵە گرینگە دایک و باوک یا ئەو کەسانی چاودێری مناڵەکە ئیتر دایک و باوک بن یا بەخێوکردن هەچ کەسێ بن ئەبێ بەردەوام ئەبدەیتی مناڵکەنەوانی کە 6 مانگ جارێک ئەم مناڵە گەیشتە چ خۆ ناخێت لە تەمەنیان واتە مەرج نییە کە مناڵە 4 ساڵ بێت هەمان بیر و هەمان ڕەفتار و هەمان هەڵسوکەوتی مناڵێکی 4 ساڵی هەبێت زۆرجار زیاتر لەواکات زۆرجار کەمتر لەواکات لەبەرەوە دایک باوک هاوسەڵی من ڕابگرن بۆ دایک باوک خۆیان بڕیارن کە مناڵەکەیان ئایا زۆر وریایە یا زۆر تەمەڵ یا زۆر گێ لە با بڵین نەگێل بوەری یان زۆر گێژە با بڵێن لە ڕووی هەڵسوکەوتەوە چونکە زۆر جارە بینی مناڵ دایکێڵێ ئەم مناڵی من زۆر وریایە زۆر زیتەڵ و حرەکە و شتی هەیە بەڵام گوێ ناگرێ شتی زوو بیرەچێتەوە ئەمە خەلەل لە تەرکیزی مناڵەکە هەیە ڕاستە جوڵی زۆر و کێشەی نییە بەڵام خەڵکەواتە بێ کەسێک سپۆڕ بێ دیاری کات کە ئەم مناڵە چی پێویستە بیکات چه یاریە پێویستە زۆر جار ئەو یارێن دایک باوک لە بازاڕە مەسەن بەکارێن ئیکڕم بۆ مناڵەکانی مەبەستیەوەی کە بیر و هۆش و ڕەفتاریان گۆڕانکاری تیا بکات زیانمەند دەبێت بۆ مناڵەکە سوودی نابێت بگرێت زۆر جار زیانی شێت بۆ چونکە وەکووتمان ئەبێ کەسی پسپۆڕ ئەمیارن تەحدید کات مەسەلەن ناکرێت تۆ مناڵەکەت لە بیکاریە مەسەلەن کەسێکی بیکاری نییە ئیتر پێگاهاتی وایە تۆ بێ ئیجباریکەی لەوەی کە یاریکی بیکارانە بکات وە مێشکی زعاچکەی و ئیلای زەختی نەفسی بکەیتە سەر و زۆر ئیجباریکە کە یاریەکە بکات لە کاتێکا لەوە چەمە کەسێکی هونەری بێ یا کەسێکی مۆسیقی بێت لەبەرەوە دایک باوک گوریا من لەوەیە کە مناڵەکان چییە و چی پێ بەخشنەوە گرینگە باشە باست لەوە کرد کە ئەو منداڵانەی کە زۆر وریان یاخود ئەو منداڵانەی کە تەرکیزیان باشە ئەو کۆمەڵە منداڵێکی دیکە هەیە کە تەرکیزیان کەمتر لە منداڵانی دیکە باشتر بێت ئەمانە چ گرفتێکیان هەیە ینی ئەگەر منداڵێک تەرکیزی و جوڵی زۆر بێ وریا بێت گرفتەکەی لەکوێدا ئەگەر ئەو منداڵانی وانە بن گرفتەکەیان چییە؟ گرفتەکە ئەوەیە زۆر کەس هەیە بەهرەمەندە لە مناڵیەوە کە لە دایگە بێ کەسێکی بەهرەمەندە لە ڕووی بیر و هۆش و زۆر زیرەکە یعنی ئەبینی لە چاو هاوتەمەنەکانی خۆیان بیری زیاترە تەرکیزی زۆرترە و حەزی لە زیاد ئەمانە بەهرەمەندن ئەمانە بێ گرنگی تایبەتیان پێ بدرێت بۆ لەبەرەوەی سبەینێ ئەمانە سوودیان نەبین لە کۆمەڵگەیە بەڵام تۆ بیت لەگەڵ مناڵێکی تەبیعیە سەیریکەیت ئەم بەهرەی لە ئوردەودا کوژیت وای لێ دەبێتەوە کەسێکی ئەعتیادی یا کەسێکە پێچەوانەوە ئەبینی ئاستی فێربوونی معریفەی ئاستی هەڵسوکەوتی ڕەفتاری
نزمتر لە مناڵێکی هاوتەمەنی خۆی ئەبێمە یارمەتی بی بیگەینتە ئەو هەستەی خۆی کەواتە بێت گرینگە دایک و باوەک و بەخێوکەر و مامۆستا بە تایبەتی لە باخچەی ساوایان تهدیدی کەن کە مناڵە طبیعیە ئاستی ڕفتار هۆڵسکوت یا سەرو طبیعیە یا خوار طبیعیە طبعا ئەم مستەوای زەکە بەڕاستی گرینگە دایک و باوەک لە دوای 2 ساڵەوە لە دوای 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ ساڵانە بۆ مناڵەکانیان بکەن تێستێکی احتیاجیشە لە هەموو شوێنتوانین بەردەستە لە گۆگڵ سێرچی بۆ بکەیت بە پێی تەمەنەکە توانین ئەم تێستی بۆ بکەیت کە مناڵەکەی لە چه ئاستێکایە بۆ زیینێکی باشە ئەو منداڵانەی کە زۆر وتوریان بەڵام جوڵەیان زۆرە لە هەموو شتێک تێگەن لە ڕووی قسەکردنەوە توانایەکی زۆر باشیان هەیە کە دەڵی من ئەو منداڵانە لەو تەمەنەوە کە فێری قسەکردن و جوڵە دەبن بەڵام ڕەنگە زۆر دەبینین لە منداڵانە کە نتوانن بگوێی گەورەکان بکەن کە جارێک دوان شتێکیان پێ دەڵێن ئەوانی استیعابی ناکەن بەڵکو خراپتر دەبن کە پێیان دڵی وامەکە ئەوان زیاتر واکەن ئەگەر پێیان بڵێ ئەوەت بۆ ناکەم بە گریان هەوڵ بن بەدەستی بێن ئەمە گرفتەکان لەکوێیە خۆی خاتون زۆر جار هەیە مناڵ خۆی خۆی گرفتی نفسی هەیە بەڵام دایکواوک هەستی پێ ناکەن بۆ منەوەی جەنا باسەکە مەسەلەی فرەجوڵەی ADHD ئەمە گرفتێکی دەرونیە دیارە ئەو زۆر جوڵەیەش ڕەنگە زۆر جار مەترسیدار بێت دەستە من بۆشتی مەترسیدار خۆیان فرێنە خوار لە شوێنی بەرزەوە ئەمانە پیان و مناڵی فرەجوڵا و من گرفتی دەرونیە بێت چارەسەرکە لایەن پسپۆری دەرونیوانێت زۆر جار دایکواوک بە شانازیە باسیەوە کە مناڵەکەی زۆر وریایە زۆر حەڕووکە دانانیشێ قسە زۆرەکە ئەمە خۆی لە خۆیان گرفتە پێویستە چووکە بۆ ئەبێ ئینسان نۆرماڵ بێت لە هەموو حاڵەتێکە ئەم حاڵەتی نۆرماڵی کێ دیاریەکات دایک و باوک ژینگە پەروەردە خێزان نابێ مناڵ لە 4 ساڵیە ئیشێ بکە کەی 6 ساڵی بێ بە پێچوانەشەوە نابێت 4 ساڵی شتێ بکە کەی 2 ساڵی بیای 3 ساڵی بێ بەگشتی مناڵ دوای 4 ساڵ وجدانی لا دروستە بێت لە ڕووی دەرونیەوە دوای 4 ساڵ مناڵ ئەزانێت دایک چییە باوک چییە خۆشەویستی چییە ڕق چییە چوزانم خێزان چییە ژینگە چییە مثلەن بنەماڵەت چییە مەکتەب چییە ها کۆمەڵ شتێک بۆی دروزەبێ ئەو کاتە بڕیارەیە کە ئەمە بتوانین بڵێن ئەم مناڵە طبیعیە یا ناتەبیعیە بەڵام پێش ئەوە ناکرێت دایک بەڕاستی بەداخەوە زۆر جارێ ئێمە مناڵ هاتوو بۆلام 3 ساڵە دایکە لە من گرفتمێ لەو چه فێری قسە نەبێ یا لەو چه تەمەڵ بێلم بێ ئەوەی هیچ شتێکە بێت مناڵ تا تەمەنی 4 ساڵی ئاساییە بە جوانی قسە نەکات طبیعیە ئەم شتە ئەو حاڵەتە دوای 4 ساڵ ئەبێتە گرفێت یا تا 3 ساڵ مناڵی احتیاجی کۆمەڵەشت ڕنگلێک جا نەکاتەوە کۆمەڵێ هەڵسوکە و دێنەی کات لەبەرەوە دایکواکان پەلە نەکەن لەوەیە بەڵام دواژ نەکەی مەسەلەی چاودێریکردنی مناڵەکەیان باشە ئەم یاریە زەهنیانە بەگشتی لە چ تەمەنێکەوە پێویستە بخرێتە بەردەست منداڵەکان فێریان بکرێت هەوڵیان لەگەڵدا بدرێت لە چ تەمەنێکە خۆیان هەستی پێکەن وەکو باسمان کرد لە دوای 4 ساڵە مناڵ ئامادەی بۆ وەرگرتنی شت لە دوای 4 ساڵە پێش 4 ساڵ هەموو شتە وەرگە بە عەفەویە مثلەن پێش 4 ساڵ بە هەموو کەسەڵێ دایە بە هەموو کەسەڵێ بابە بە هەموو کەسەڵێ مامۆنیە بەس دوای 4 ساڵ ئەمانە جێ ئەکاتەوە واتە ناتوانێت یاریەکان جیا بکاتەوە گەر بۆیان ئەتوانێت یاری بکات بەس وەکو باسی زیهنیەکەین لە ڕووی ڕەفتاریەوە سوودی نیە بۆ مناڵەکە وەکو شتێکی احتیاجی ڕۆژانە ئەیکات بەس دوای 4 ساڵ ئەتوانین یاریەکان بەکاربێن بۆی مناڵەکەمان هەم زیهنی هەم بیری هەم ڕەفتاری باش بێت و ئەو یاریەش وەکو پێم وتی بەپی تەمەنەکانە گۆڕێ وەپی مستەوای زیرەکی مناڵەکەژە گۆڕێ کۆمەڵە یاری هەیە مەسەن میکانۆ هەیە لێگۆ هەیە مانە احتیادین بۆ هەموو مناڵێک دروستە و دەوری هەیە بۆ زیاتر گەشتەکەن چونکە مناڵ لە تەمەنی مناڵیا وەکو پڕێکی سپیوە ڕاستی پاکە وتوانی شتی زۆر باشی لە بەرهەم بێنین لەبەرەوە ئەبێ خانەکانی ودۆدە بکرێتەوەی خانەکانی مێشکی ودۆدە بەکار بێت جۆرە لە وەرزشی دەماخی هەیە بکرێت بە مناڵ بۆی ئامادە بێ بۆی کە ئیستیعابی شتکە چکێتە مەکتەب دوای 2 ساڵی تر استیعابی بیکاری و چوزانم حرفەکان و زمان و گۆرانی و مۆسیقا بکات لەبەرم دایکواوک گرنگی بە یاری مناڵەکان بن و زۆر جارە لە دایکواوکڵێ ئایپاد بوو منە ئایپاد و ئەمانە زۆر جار ئەتوانی سوود لەمەش ببینیت چکە کۆمەڵی یاری هەیە لە پلەیستۆریا کۆمەڵی یاری زۆر باش هەیە بۆ تەمەنی مناڵەکە بەڵام بە تەواو چاودێری دایک و باوک و کاتی تایبەتی بۆ دیاریکەن ئەتوانین سوودش لەوانە ببینێ و خۆت لە ماڵەوە کۆمەڵی یاری توانین دروستکەی بۆ مناڵەکە سوودی لێ ببینێ مەسەلەن جاکردنەوەی ڕەنگەکانە جاکردنەوەی شێوەکانە ئەمانە کاری ئاسان و بە تایبەتیش ئێستا هەستەکەم فراغی زۆر هەیە دایک و باوک فراغیان زۆرە توان بەکاری بێن استیغلالیکە لەگەڵ مناڵەکانیانە یعنی بەداخەوە من زۆر جارە بینم دایک تەنها لەبەر مناڵەکەی بێدەنگ بێت احتیاجی مۆبایلەکەی باتێ ئایپادەکەی تا ئێوارێ بەس بێدەنگ بێت یا مەسەن ئیزعاجی نەکا یا شتێ لە کاتێکە مە زەڵێک زۆر لە مناڵەکە یا مناڵەکە دوور دەخاتەوە لە دنیای حەقیقی ژیانێکی تایبەت بە خۆی دروستەکە مناڵەکە کە واقعی نییە لە خەیاڵە ئاژی و هێنانەوەی ئەم مناڵە بەڕاستی
بۆ مامۆستا کە سبێنێت چوە بە قوتابخانە قورسە بێت و کارێکی ناڕەحە دەبێت و لە هاوڕەکانی دواکەوێت لە خوێندنە لەبەرەوە گرنگە دایک و باوک استقلالی بچووکترین فرسەت کا بۆ مناڵەکەی لەگەڵ یابێت یعنی بێمە هەوڵ بین زۆرترین کار لەگەڵ مناڵەکەمانابین نەک هەوڵ بین زۆرترین کار دوور بێ لێمان ئەو زۆر گرنگە. بەڵێ مامۆستا تەنانەت تۆزعەکەی سەوەی لێ هاتووە بارودۆخەکە منداڵان بە تەماشاکردنی تەلەڤیزۆن قەناعەت نایەنن حەزیان بە سیرکردنی تەلەڤیزۆن و ئیفلامکارتۆن نەماوە کە خاص یاخود تایبەت بۆ ئەوان دروست کراوە. لە قسەکانی پێشتردا لە بیرم نەچێت کە باست لەوە کرد ئەو منداڵانەی کە بۆ نمونە لە ماتماتیک و بیرکاریە باشنین پێویستە ئەو ڕێنانیان پێ بکرێت کە تایبەتە بە بیرکاری بە زۆر هەوڵیان لەگەڵدا بدرێت ئەمە جۆرێک لە گرێکی دەرونی بۆ منداڵەکە دروست ناکات وای لێ ناکات کە بە زۆر ئەم کاری پێەکەیت خەفەت بخوات لە ڕووی دەرونیەوە بێتاقەت بێ. فعلا ئەمەکو باسمان کرد ئێمە بێ بزانین مناڵەکە گرفتی هەیە یانیەتی پاشان بڕیاری ئەو بێ بۆ منە مناڵی ئەتیادیە بیکاری و چوزانم هەموو شتەکان هەستی مۆسیقی هەستی فەنی هەستی بیکاری هەستی وەرگرتنی حرفەکانی ئەتیادی ئەمە باوازی لێبێن ئەتیادی بڕوان بەڵام تۆ بینی مناڵێک لە یەکی ابتیدایە بۆ نمونە لە دوو ئیبتیداییە ناتوانێت تا دەژمارەکان لێک جیاکاتەوە یا ناتوانێت چوار حرف بە دوایەکە بنووسێ ئەمانە پێویستیان بە حاڵی تایبەت هەیە یا مۆسای تایبەتیان بۆ بگیرێت یا ئەبێ دایک و باوک کاتە زیاتیان لەگەڵا بەسەرێت چونکە لەو مەرحەلەی خۆی دوا ئەکەوێت مەسەلەن مامۆستایەک لە پۆلێکە 30 تەلەبەی لەبەر دەسایە باشە ئەتوانێت بە پێی ئەتوانەی کە هەیەی لەگەڵ مناڵەکانە بڕوات بەڵام مناڵێک هەیە حاڵ تایبەتی هەیە پێویستی بە دەرسی خصوصی هەیە با بڵێ ئەمە پەرودی تایبەتە حاڵتێکی تایبەتە بۆ مناڵانێک کە زۆر خراپن کە زۆر باشیشن بە پێچەوانەوە زۆر مناڵ هەیە زۆر باشە ئەسڵ لە مستەوای ئەو تەلەمانی کە لەگە خۆیاتی مەسەلەن پۆلیش یەکی ابتیدایین ئەو زۆر زوی دەکا زوو شتەکان وەرەگرێ تااقەتی نی 40 دقه مامۆستا شتێکی بۆ بڵێت و یەکسەر ئەو بە 1 دقەوە دەگرێت بە 2 دقەوە دەگرێت پێویستەمان جواب بکرێنەوەوانێ پێویستە بکەنەوە مەکتەبی تایبەتەوانێ چونکەمانە بەهرەمەندن مانە جیاوازن لە کەسی ئەتیادی ئەمانە سبێنێت توانێت سوودی زۆر باشیان لێبین لە مجتەماعە. بەڵێ دیارە لە کوردستانیش خوێندنگەی تایبەت هەیە ڕەنگە جیاکاری کرابێ بۆ منداڵانی کە زۆر زیرەکەن تقریبان شتێکی لەم بابەتە هەیە. مامۆستا گرفتێکی زۆر گەورەیە لە ئەوڵە لە سەرەتاکانی تەمەنی منداڵدا بە تایبەتی و دایک و باوکانی کێکە منداڵیانە نازانم چون مامۆڵە لەگەڵ منداڵەکانیان بکەن چ جۆرە یاریکیان لەگەڵا بکەن لە ڕووی پەروەردەیەوە ڕەنگە شارەزایەکی ئەو تۆیان نەبێت لە قۆناغەکانی یەکەمدا هەر لەو تەمەنی کە منداڵەکان فێرە بن کە وردەوردە هەنێ قسە بکەن بە تایبەتر لە تەمەنی 1 ساڵیەوە دەکەن و باوکان پێویستە چ جۆرە یاری و مامەڵەیەک لەگەڵ منداڵەیە بکەن بۆ ئەوەی وردەوردە لەگەڵ قۆناغەکانی دیکەی تەمەنیە ڕابێن ڕاهاتنیان لەگەڵا بکەن. ڕاستی قسەی جەنابتە زۆر جار نۆبەرە گرفتی زۆرە لەگەڵ دایک و باوکە چونکە سەرەتای مناڵە و ئەم دایک و باوکە گەنجن و لە ڕووی خبرەوە خبرەیەکی پەرۆدەی زۆر باشیان نییە بە تایبەتی ئێستش کە جاران دایک و باوک بڵێن نەنک و باپیری مناڵەکە لەگەڵ دایک و باوکی مناڵەکە یابوون لە ماڵەکە ئاژیان تا خێزانێکی گەورە بوون. بەڵێ بەڵام ئێستا بە حکمی زڵفی ئێستا جیابنەوانێ و جیابنەوە ئەم دایک و باوکە گەنجە بە تەنیا بەجێ هێڵڕێن يعني زۆر جا من هەمیشە ئەم گرفتم باس کرد یعنی گرینگە دایک کە کات با بڵێن خەسووی کچەکە با بڵێن یا خەزووری ئەگەیان لەو دایک و باوکە تازانە لەو گەنجانە بێت و نابێت بە تەنیا بەجێیان بێڵم چونکە یەکەم سەدمە بۆ دایکە دروست ئەکات چونکە ئەم کچە پێشتر کەس بووە لە ماڵی باوکی خەڵک خزمەتی کردووە توزانم خزمەت کراوە بەڵام ئێستا بە تەنیا بەڵێ ئێستا بە تەنیا مناڵێکی لەبەردەسە مەسئولیاتە توش شۆگە بێبە لەبەرەوە گرینگە دایک و باوکە گیان لێبێت ئەگەر ئەمە نەکرا ئەبێ ڕاهێنانکەن بەڕاستی من وتومە هەمیشە بوون بە دایک زۆر ئاسانە بەس دایکاتێکی گرانە یا بوون بە باوک ئاسانە بەس باوکاتێکردن گرانە لەبەرەوە ئیشی هەموو کەس نیە بەڕاستی تۆ ئەگەر ئامادە نەبی بۆی ماڵە بەخێوکی پێویست ناکات مناڵ بخەیتەوە بەڕاستی کات بە بەخۆت تا ئامادە ئەبی بە هەموو شێوەیەک لە ڕووی دەرونیەوە سەحیەوە ئابوووریەوە پەروەردەیەوە خێزانیەوە ژینگەیەوە کە ئەمانە ئامادەبووی ئەو کاتە ئامادە بۆی مناڵ دروستکەیت چکە پێشەوە تۆ گرفت بۆ خۆت بۆ مناڵە چکە مناڵە زەمینی هاتۆتە دنیاوە و پێویستی بە پەرۆدی باشە بە خواردنی باشە بە سیحەی باشە بە ئابووری باشە کە تۆ ئەمانەت هەبوو ئەو کاتە حەقی خۆتە لەبەرەوە گرینگە بەداخۆ ئێستا دواشت کێمە بیر لێکن و پەرۆدی مناڵە مەسەلەن چەند من زۆر کەس میرم مناڵی زۆر بۆ مەسەلەن پێم وتووە بۆم زروفە ئەم مناڵە بۆ تۆ گرفت دروست ناکە وەڵێ خوا ڕزقەیە یا بۆ نەجل هەیە لە بەریکەن یا نان هەیە بیخۆن باسی پەرۆدەکە ناکات بۆ لەبەرەوە لای ئێمە دوهامیشت کە بیلێکن و پەروەردەکەیە لە ئەساسا خۆی پەروەردەکە گرینگە چونکە ئەوەی ئێستا دەسەڵاتدارە ئەوەی ئێستا گەندەڵیەکە ئەو ئێستا فاسدە هەر پەروەردەی خێزانی ئەمەیە کەواتە ئەگەر تۆ کەسێکی باش پەروەردە نەکەیت سبێنە گرفت بۆ مجتەمەعەکە دروستەکە
چکە هەرم کەسێ بێتە کار بەدەست بێتە مۆزەفە بێتە فەرمانبەر لەبەرەوە گرینگە دایک و باوەک ئامادەی تەواویان تا بۆی کە فعلا کاتی خۆیان تەرخانەکەن بۆ پەروەردەکەی مناڵەکە ئەنجام ناڵخانەوانێ گرینگە باوانی دایک و بڵێن ئەو دوو هاوسەرە. بەڵێ پرسکەن و تێبینی خەڵکەن مەسەلەن دایک وڵگەم چۆن ناڵیان بەخێو کردووە بەڵام مامۆستا لێرە ئێمە ڕەنگە تۆ قسەکەت بەوە ئاراستەیەکێک کە پێویستە دایکان و باوکان ئاگاداری ئەو دوو هاوسەرە نوێیە بن بەڵام زۆر جار خۆیان قوبڵی ناکەن کە دایک و باوکەکان تۆزێک تەداخولکردنی خێزانی هەیە دەڵێن ئێمە خۆمان خێزانێکین خۆیان دەزانین چۆن خێزانەکەمان ڕاستە بەڵام لە کۆتایە مەسەلەی پەروەردەکردنی مناڵ شتێکە بە خیبرەت هەیە خۆ ناکرێت تۆ لە ئاساین بەڵام قەیچێکە ئەگەر ئەوەش نەبوو پرسکە بە هاوڕێکانە و بخوێنەرەوە لەسەری خۆ لە کتێب هەیە لە ئەنتەرنێت تاشتی زۆر باشە لەسەر پەروەردەی مناڵ تۆ توانین سولوانە ببینی کە سولەمانە بینی هەم مناڵەکەت بەختەوەرە بێت هەم پەروەردەیەکی باشێتی هەم خۆش کەسێکی شانازیەکەی بەبوونی ئەو مناڵەکە هەتە بەڵام پێچوانەوە بێتە گرفت بوت باشە مامۆستا ڕاهێنانە بە گشتی پێویستە ئەگەر ڕۆژانە بێت لە ڕۆژێکا چەند کاتژمێر بم منداڵانە ئەنجام بدرێت کۆمەڵی یاری هەیە مەسەن یاری لۆگۆ یارێکی قورسە بۆ مناڵ ناکرێت مناڵ دایمە لەبەر دەستیان بێت ئەمە گرفتی بۆ دروستەکات یاریەک هەیە بەڕاستی نەزانم بە کوردی چی پێڵن ئەوەی ژمارەکان جێ ئاگەیتەوانێ ئەوانە بەلایانی کە مناڵ دو ساعت بیکە لە دوای 4 ساڵەوە باش پێش 4 ساڵ ناکەین لە دوای 4 ساڵەوە احتیاجی ڕۆژی 2 ساعت مناڵە بکات مناڵ توانێت دوو کاتژمێر بەلای یاریەکەوە دابنیشێت یاریەکەن یاری حرەکی یاری ناسەیرکردن نەکتە بڵێ ئایپادوانە نا یاری حرەکی خۆی بیکات و ناش بە تەنیا بیکات ئەو زۆر مهمە بێت دایک باوک ئاگاداری بن نەک ئاگاداری تۆ ڕاستە زۆرجار دایکەڵە جا من ناکرێت مەسەن هەبەدەیە مناڵتایە بەڵام تۆ جاروبار سەری لێبە جارۆزان خەریکی چییە چکە زۆرجار هەیە مناڵ یاریەکان بەغەڵەت ئەکات کارەکان بەغەڵەت کرد ئەو عملیەیە لە مێشکیا وا چەسپێت وا ڕەخسە بێ مەسەلەن دوای قورسە بیگۆڕێت مەسەلەن زۆر جار هەیە دایکێتە لام ئەڵێ مناڵەکەم تا 50 زانە بە ئینگلیزی بیژمێرێ ئەڵەم عادی بی لە ئەیڵێ ئەڵەم فەرقی یەک و دوو چییە نازانێ مەسەلەن 4 5 فەرقیان چییە کامیان گەورەتر لەبەری کردێت بەڵێ کەواتە ئەمە لە ڕووی معریفیەوە هیچ فێر نەبووە مناڵەکە تەنها شتێک وەکو جناب دێرەوە کورس پارچە شیعری لەبەری کردووە یا بۆ نمونە جیاوازی لە بینی گەورە و بچووکە گەورە یعنی چی بچووک یعنی چی لەبەر یا زمان مەسەلەن مناڵ کە قساکە مەسە زۆر جارێسە بەداخەوە خێزانی ێستا شانازی بەوە کە مناڵەکەی بە ئینگلیزی قسە بکات کەوەیەکێ لە گرفتە هەرە گەورەکانی پەروەردەی ئێستەیە بەڕاستی مناڵ بەداخەوە کاشتە ابتیدایی ناتوانێت بە کوردی جوان قسە بکات بۆ لەبەرەوەی چۆتە دەوراتی ئینگلیزیەوە یا مناڵ خەریکی ئایپادە بەردەوام یا باوکوراکی ماڵ بە ئینگلیزی قسەی لەگەڵاکەن ئەمە گرفتی بۆ بۆ لەبەرەوەی سیستەمی پەروەردە لێرە بە کوردیە تۆ مناڵەکەت فێری کوردیکەی پاشان فێری زمانی تەریکەیت وەکو وتم گرینگە دایک باوک چاودێری یاریکردنی مناڵەکانکەن و ئەو کاتانی بۆ دیاریکەن کە سعادەوەنە بۆ ئەوەیە و بیریشمان نەچێت مەسلەی ئایپاد و مۆبایل با مناڵ قەچێک بەکاری بێنێ بەڵام بێت کاتی زۆر تحدید بێت و بزانی سەیری چیەکە مناڵەکە زۆرێکە لە فێر بوون باشە مامۆستا چەند پرسیارێک لە مێشکما هەیە دەمێت بە سەماتێنە پڕۆ کاتی بەڕامەکەیش بم بە پرسیارەکان بەس لەوە کرد کە یاریەکان جیاوازی هەیە بۆ منداڵانی کچوو بۆ منداڵانی کوڕ جیاوازی یاری چیە بۆ کچوو بۆ کوڕ خۆی لە چی یابینێتەوە سەیریکە لە هەموو مجتەمەعەکانە مەسئولیاتی کچ و کوڕ جیاوازە ئیشی کچ و کوڕ جیاوازە دیارە من مەبستم لە یاریە زیهنیەکانە گینەوەکو یاری دیکەکە بەکاردێن بێگومان جیاوازی هەیە بۆیان سەیریکە کچ ئەبێ گرنگی بەچی با لە مەسەلەی زیهنیەکانە کوڕ بێ گرنگی بەچی بات ئێمە میشە ئەڵێن کوڕ ئاوا بە درێژی بیرەکاتەوە کچ بە پانی بیرەکاتەوە تۆ بێ ئەو یاریانە هەڵەبژێریت کە بیکوێتیە فراوانە باشە بۆ نمونە کۆمەڵی یاری هەیە مەسەن یاریەک هەیە بەڕاستی نازانم بە کوردی چی پێڵێن ئەوەی شێوەکان مەسەن سێگۆشە و بازنە و چوارگۆشکانەکەیتە قاڵبی خۆیەوانێ ئەم یاریکردە بۆ کچ باشترە وەک لە کوڕ بۆ چکە کچ وەکو وتمان بەپانیە بینێت کوڕ بە درێژی و هەنێ یاری هەیە ئەبێ کوڕ لەسەرەوەیشکە چکە بۆ لە کۆتایە بێ هەردووشان یەک مەنهەجە خوێنن یەک پەروەردە خوێنن یەک سیستەمی خوێندنەکەن لەبەرەوەی هەردووشان ڕامین لەسەر یەک شت بەس کە دروستە بێ مناڵ کچ و کوڕ تەواان بێکردیان جیاوازە ڕەفتاریان جیاوازە ئەنجا خۆمانەیە بینی مەسەلەن کچ کە لە دایکە بێت حەزی لە کۆمەڵێشتا و ڕقی لە کۆمەڵێشتا یعنی ئێمە لە باوانەوە بۆی ماوەتەوانێ شتەکە ویراست شتێ نییە بەڵێ مە فێر کرابێت هەروایە مەسەلەن بینی کەس حەزی لە ڕەنگە
حەزی لە تێکەڵکردنی شتەکانە کوڕوانیە کوڕ زۆر حەزی لە ڕەنگە حەزی لە لێخوڕینە چوزانم حەزی لە تۆپێنە ئەمانە ئەبێ وانە بکەین ئەمە یەکسانیان کەینەوە لە کاتی خوێن کە گەیشتە بەرخوێندن کە گەیشتە 6 ساڵ ئەبێت زۆر لە یەکسانی هەبێت لە بیرکردنەوە ڕەفتاریانە ئەوەیە لەبەرەوە دیارەکان ئەبێت جیاواز بۆ کچ و کوڕەکان. باشە مامۆستا دەزانین کە زۆر جار لە گرنگی پێدانمانە ڕەنگە بکەوینە هەوڵەیەکی باوە بۆ منداڵەکانمان ئەویش کۆمەڵ یاریان بخینە بەردەست کە لە ڕووی زیهنی و خاویان بکاتەوە زیهنیان چالاک نەکات گرفتیان بۆ دروستکات بەگشتی ئەو یاریانە خۆیان لە چیان دەبینەوە کە تا ئێستا گەورەکان یاخود دایکان و باوکان نەیانزانیوە کە ئەمە خراپە بۆ زیهنی مناڵەکانیان. خاتون هەموو یاری تەمەنی خۆی هەیە مەسەن تۆ کارەکەی کڕیت پێشوە بەکاری بێنی کەتەلۆکی لەگەڵ نووسراوە بۆ ئەوە نەساڵە بێت بۆ ئەوێ ڕۆژی زۆر جار سەیری کەتەلۆگەکەشی ناکات آخر گرفتەکە ئەو دروستەکات سەیری کە ئێمە جاران من نازانم بەڕاستی تەمەنی بەڕێزە جاران ئێمە لە کۆڵان یاریمانە کرد مەسەلەن هەڵماتێنمانە کرد مەس چوزام چاڵێنمانە کرد چاشارکێمانە کرد بەڕاستی گرینگە مناڵ خۆڵاوی بێت مناڵ پیس بێت مناڵ قوڕاوی بێت مناڵە بێ شتانە ببینێت ناکرێت تۆ مناڵ لە ماڵەوە دانیشێنی و لە شوێنێکی گەرم و خۆشە ئەبێ مناڵ سەرمای بێت ئەبێ مناڵ گەرمای بێت ئەبێ مناڵ ئازار بچێشێ مناڵ خۆشی بچێشێ ئەبێ مناڵ ئیتر مناڵ هەموو تێستەکانی حیات بکات ناکرێت مناڵ تۆ لە شوێن ژوورێکی گەرمادانیت و لەبەر سپلیت و لەبەر ئایپاد و تەلەڤیزۆنی شاشە گەورە و هەچی هەبی خێتە بەردەمی ئەبێ مناڵ خۆی بیکات لەبەرەوە گرینگە دایک و باوەک ڕێبە مناڵەکانیان بچنە دەرەوانێ ئەگەر شوێنە کەس مەسەڵەن ئەوە نەبێت تۆ ببێتە پارکێکەوانێ ڕێبی مناڵەکەت یاری بە خۆڵکە یاری بە بەستکە یاری بە چوزانم چکەوتەوە بۆ لەبەرەوەی زۆر جار مناڵ ئەو حەزەی کە هەیەی بە سەیریکە لە علمە ساڵێ جدیترین مەشروع لای مناڵ یاریکردنەکەیەتی باشە تۆ لە ماڵەوە مناڵ بە چوزان بە میکانۆ شتێک دروستەکە خاوێنە دروستەکە زۆر گرنگە بەلایەوە تۆ کەی دەسی ڕوخێنەوەی لای بە ئەم ناوە بڵاو کردەوە لای بە ئیزعاجمان نەکە ئەوە تۆ تەدمیری شخصیاتی مناڵەکەت کرد چکە بەلایەوە زۆر گرنگەوە خانم دروستی کردووە یا مەسەڵەن خەریکی یاریکردنێکە زۆر جار هەیە ئەمە ئەبینی مناڵەکانمان لە کاتی ناخواردنە پێویستیان بە یاریکردنە بۆ چکە مناڵە بمانەمانێت ئێستا مناڵ چێژ نامێنێ لە خواردن مەسەڵەن زۆر هەموو دایکوڵکی گرفتیەوە هەیە کە مناڵەکەم شت ناخوات چیەکەی ئەبێ یاری پێ لەگەڵ ناخواردنەکە فێریکە یاری کات چوزان یاری بە کەوچکە یاری بە خواردنەکە بۆی فێر بێت بخوات باشە زۆر جار کە باز بەرەوە دەکرێت کە پێویستە منداڵان دابنێ لەسەر سفرە خۆیان نانی خۆیان بخۆن چنێک دەتوانن هێندە بخۆن دەمێ وەکو دوا پرسیار ئەوم لایەت نەچێت لەسەر ئەو منداڵانەی کە داونن ئەمانە یاریەکانیان جیاوازتر لەو منداڵانی دیکە یاریەکانیان خۆی لە چیا بینێتەوە بێگومان هەر مناڵێک کە تحدید کرا کە داونی طبعا ئەمە کەسی پسپۆڕێک نەکدایکەوە خۆی بڕیار بێت هەر مناڵێک کە داونێتی مستەوای زیرەکی جیاوازە لە یەکتری مەسە هەیە زۆر خراپە بەداخەوە هەیە تۆزێ لە مستەوای طبیعی نزمترە ئەمانە یاری تایبەت بە خۆیان هەیە وام یاریانە بەڕاستی هەم کاتەکەی هەم جۆری یاریەکە ئەبێ پسپۆر دیاریکات نابێت دایکوە خۆیان دیاریکەن و زۆر جا دایک و باوک قورسە بۆیان ئەو یاریانە بکات لەبەرەوەی کەسی پسپۆر بیکات مامۆستای تایبەت دەم یاریانە بکات بە مناڵەکان مامۆستا سپاس بۆی کامبانیا میوان مابووی سپاس بۆ تەواوی زانیاریەکان ماندوونی سپاس بۆ کەرزان جەمال پسپۆری دەرونی کە ئەم بەیانیە ڕاستەوخۆ یاخود لە ستودیۆ بانگی باشکوردستان لە میوانی تۆری بانگی